سڵاوتان لەبێ دەم کاتتان باش هەواڵە کەلتورەکانتان پێشکەش دەکەین و سەرەتاش سەردێڕەکان. کردنەوەی پێشانگاکانی کتێب بە داشکاندنی نرخەوە لە سلێمانی دەبێتە کلتور. کۆریەکان لە پاریس گۆرانی دەڵێن. دووبارە سڵاو. داشکاندنی نرخ لە پێشانگاکانی کتێب و گواستنەوەی کتێبخانەکان بۆ ناو چایخانە و قاوەخانەکان لە شاری سلێمانیدا بووە بە کلتور. وەگەوەی دوێنێ قاوەخانەی کلتوری بەکردنەوەی پێشانگایەکی کتێب و داشکاندنی نرخەکانی لە گەڕەکیاقاری شاری سلێمانی کرایەوە. تاکە شتێکە لەم پێشانگایانەی کتێبدا سەرنجڕادەکێشێت ئەوەیە کە بایەخێکی ئۆتۆ بە کتێبی زانستی و کتێب بە زمانە جیهانەکانی تر نادرێت. ئەوانەی ئارەزووی خوێندنەوە بە زمانێکی جگە لە زمانی کوردی دەکەن دەبێت هەمیشە چاوەڕوانی کردنەوەی پێشانگا نێودەوڵەتیەکان بکەن. کتێب هۆکارێکە بۆ پێشکەوتن و ڕۆشنبیرکردنی چاک لە هەر کۆمەلگایەکدا، چونکە وەک دەڵێن ئەگەر بتهەوێت داهاتووی هەر نەتەوەیەک بزانیت ئاوا کتێبخانەکانیان ببینە. لە کۆنۆ گوتراوە کتێب باشترین هاوڕێی مرۆڤە، هاوڕێیەکی بێدەنگی پڕ لە زانیاری بەسوود کە گەر لە هەندێک کاتدا سوودیشت پێ نەگەێنێت ئەوە خیانەت لێ ناکات. ڕۆژ لە دوای ڕۆژ و لەگەڵ پێشکەوتنی کۆمەلگادا هاوڕێتی نێوان کتێب و مرۆڤەکان ڕوو لە زیادبوون دەکات. تاوای لێدێت کە خوێندنەوەی کتێب وەک پیشەیەک سیر دەکرێت و دەبێتە یەکێک لە پێداویستەکانی مرۆڤ. هەرچەندە کتێب بە نرخەکەی ناپێورێت، بەڵام زۆر جار نرخی کتێب وا دەکات هەموو چینەکانی کۆمەلگا نەتوانن بیکڕن. داشکانە کاکرێت لە چاو پێویستیە نییە کە کۆمەڵانی خەڵکە و موچەیە یان ئەو سەقفە پارەیە و پولەوەری ئەگرێت لە یعنی موچە خۆر. تۆ مەتەن موچە خۆرێک سەقفێکی 300-400 یان وەربگرێت چۆن نەتوانێت بچێت کتابێ بکرێت بە 12,000 یان تقریبا یان قوتابی هیچ موچەیەکی نییە، قوتابیش بە دوای کتێب ئەگەڕێ. لە 80 گروپی خوێندنەوە. داشکاندنی نرخ لە پێشانگاکانی کتێب و گواستنەوەی کتێبخانەکان بۆ ناو چایخانە و قاوەخانەکان لە شاری سلێمانیدا بووە بە کەلتورێک کەوە گەوەی لە ڕۆژی ڕابردوودا قاوەخانەی کلتوری بەکردنەوەی پێشانگایەکی کتێب کرایەوە. ئێمە هەستاین وەکو دەستگاکان کە زۆری دەستگای ئەهلین لە ساسیمان داشکانەوە. حکومەت دەتوانێت بە شێوەیەکە هاوکاری خوێنەر بکات. بێ ئێمە لە ساسیمان شکانەوە، حکومەتیش بە هاوکار بێ ئەویش لە سا 20 دامێکا بۆ دەستگاکان. با ئێمە بتوانین بە ئێمە و بە حکومەت لە 150 بۆ خوێنەر بشکێنین. ئەبێ هەوڵ بدەین ئەو کتێبانە بگەینە چاخانەکان، بگەینە قاوەخانەکان، بگەینە باخی گشتی لەو شوێنە نەشە بتوانین کتێب دانین بۆی خەڵک لەگەڵ کتێبە ئاشتەوە بکەین. کتێب هۆکارێکە بۆ پێشکەوتن و ڕۆشنبیرکردنی تاک لە هەر کۆمەلگایەکدا، چونکە وەک دەڵێن ئەگەر بتەوێت داهاتووی هەر نەتەوەیەک بزانیت ئەوە کتێبخانەکانیان ببینە. بە دروشمی کتێب کلیلی گەنجی نێژیریە ئەمڕۆ بەڕێوەبەراتی گشتی ڕاگەاندن لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بە هاوکاری کتێبخانەی هێمن و کتێبخانەی گشتی دەربەندین خان پێشانگایەکی کتێبی لە قەزای دەربەندین خان کردەوە. لەو پێشانگایەدا زیاتر لە 3000 ناونیشانی کتێبی لە بوارەکانی هونەر، ئاین، فەلسەفە، زانست و مێژوو بە زمانەکانی کوردی و عەرەبی و فارسی لەخۆگرتە بوو. هەروەها زیاتر لە 10,000 کتێبی تێدا نمایش کرا و وا بڕیارە تا 14 ئەم مانگە بەردەوام بێت. عادڵ کۆچەری سەرپەرشتیاری پێشانگاکە ڕایگەاند پێشانگاکە لە هەموو قەزاکانی سنووری پارێزگای سلێمانی و ئیداری گەرمیان دەکرێتەوە. ناوبراوتیشی ئامانج لەی خزمەتگەیاندنە بە بواری ڕۆشنبیری لەو ناوچانەدا. هەشت پاسکیل سوار وەک ناڕزاییەک دژی بەکارهێنانی ئۆتۆمبیل و نەدۆزینەوەی ڕێگەچارەیەکی تر بۆ شێوازی گواستنەوە چونە سەر شەقامەکانی مەکسیکۆی پایتەختی مەکسیک. پاسکیل سوارەکان کە بەڕووتی پاسکیلەکانیان لێدەخوڕی و هەندێکیان جەستیان ڕەنگکردبوو بەرەو مەیدانی ڕێفۆرمای مەکسیکۆ ڕۆیشتن. یەکێک لە ڕێخەرانی چالاکیەکە دەڵێت گازی ئۆتۆمبیلەکان هەوای سەرزەوی تێکداوە و ژینگەشی گەرمتر کردووە. تۆڕۆنکۆسۆ وتیشی بەکارهێنانی پاسکیل باشترین چارەیە بۆ پاراستنی ژینگە و هەسارەکەمان. پاسکیل سوارێکیش دەڵێت بەم جۆرە سرنجی شۆفیرەکان و خەڵکانی تر بۆ ئامانجەکەمان ڕادێکیشین و پێی وایە دەبێت مرۆڤ زیاتر بگەڕێتەوە بۆ سروشتی خۆی و پشت بە شتە سروشتەکان ببەستێت.
لێدی گاگا کچە گۆرانیبێژی بەناوبانگی جیهانی لە کۆنسێرتێکدا چەند بەشێکی کەمی لە گۆرانیەکانی ئەلبۆمی بۆنزی سبەی پێشکەش کرد و دڵی دەیان هەزار ئامادەبووی خۆش کرد. کۆنسێرتەکە لە پێگەیەکی دێرینی ڕۆمەکان لە شاری ڕۆمە بەڕێوەچووکە مەبەستدەی پشتگیریکردنی هۆمۆکانی جیهان بوو. گاگا داوای ئازادی و جیاوازی نەکردنی بۆ هۆمۆکانی جیهان کرد. گاگا بەرەچەڵک ئیتاڵیا و لە مانگی ڕابردوودا تەنیا لە هەفتەیەکدا زیاتر لە ملیۆنێک لە ئەلبۆمەکەی بە ناوی بۆنزی سبەی فرۆشرا. It is a spirit of a basic human right. We are here today to defend love. I'm often questioned why so much gays speak. I am often questioned, how gay are you, Lady Gaga? Why is this question, why is this issue so important? چەند گرۆپێکی میوزیکی کۆری بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو بۆ دوو شەو لەسەر یەک هۆڵەکانی زینیتیان لە پاریس پڕجەماوەر کرد. گروپی ئەیز ئیمتاون کە ئەم گەشتە یەکەم گەشتیانە بۆ وڵاتانی ئەوروپا بە کۆکردنەوەی جەماوەرێکی زۆر بۆ میوزیکی پۆپی کۆری بوونە جێی سرنجی میدیا ئەوروپیەکان. شاینی و سوپەر جونیۆر و TVXQ لە شەوی دووهەمدا بە هەمان شێوە پاریسیان پڕ لە میوزیکی پۆپ کرد. بڕیار بوو کۆنسێرتەکە تەنها یەک شەو بەردەوام بێت، بەڵام بەهۆی کۆبوونەوەی جەماوەرێکی زۆر لە بەردەم لۆڤەردا کۆنسێرتەکە بۆ دووهەم شەو درێژکرایەوە و لە ماوەی 15 خولەکدا 6300 بلیتیەوە ئاهەنگە فرۆشرا. هەوڵە کەلتورەکانمان پێشکەشکردن بەختەوەر بن.